كريمة هەڵبژاردننی ئەمریکا کە لە کاتێکدا وەکو ئێستادا بەڕێوە چوو بێگومان کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی لەسەر هەموو جیهان دەکات. بۆیە وڵاتان بە گوێرەی سیاسەتی نوێی ئەمریکا خۆیان بە بەرنامە دەکەن. ئێمەش وەکو کورد ئەو هەڵبژاردنە ئێمەش پەیوەندیدار دەکات. بۆیە ئێمەش وەکو کورد پێویستە سیاسەتێکی سەربەخۆ پێش بخەین و چاودێری سیاسەتی نێودەوڵەتی بکەین و بە گوێرەی ئەوە خۆمان بە بەرنامە بکەین. پێویستە بە گوێرەی بەرژەوەندی خۆمان هەنگاو بنین. دیارە کە هەردوو بەرە پلان و پرۆژەی خۆیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ دەکەن بۆ ئەوەی سیاسەتی خۆیان جێبەجێ بکەن پێویستیان بە کوردان هەیە. ئەو لایەنەی کە پشتگیری کوردان بەدەست بهێنێت دەتوانێت کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت. ئەو چەند ساڵی تێپەڕ بوو بۆ کوردان زۆر بە ئێش و ژان بوو، بەڵام هیچ هێزێک نەیتوانی ئیرادەی کوردان بشکێنێت. هەرچەندە هەندێک دەستکەوت لە دەست چوون بەگشتی، بەڵام کوردان توانیان ئیرادەی خۆیان بپارێزن. بۆیە لە ئێستادا کە هاوکاتە لەگەڵ هاتنی سەری ساڵی نوێ ئەنجومەنی شارەوانی کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات لەم راپۆرتەژەکار و خەباتی ساڵی 2020 شارەوانی دەخەینە ڕوو. بە خاڵەوانە خاڵ یەکەم دەرمان ڕێژکردنی سەرجەم گوندەکانی بناری قەندیل بە مەوادی تاقیمکردن بۆ ڕێگری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێکاری پێویستی تەندروستی لە ناو کارمەندانی شارەوانی بۆ بەردەوامیدان بەکار و نەبوونە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. دووەمیان بەردەوامیدان بە پاکردنەوە و زوبڵ و خاشاکی سەرجەم ناوچەکان و ڕێگاگشتیەکان، هەوڵدان بۆ ناوچەی مارە دووش بۆ گەیاندنی ئەو خزمەتگوزاریە، بەڵام لەو ناوچەیدا تاکو ئێستاش نەتوانراوە جێبەجێ بکرێت. سێەم گرنگیدان بە پاراستنی ژینگە و سەوزکردنی بناری قەندیل و پاراستنی خزمەتکردنی ئەو باخچانەی کە پێشتر دانراون، چاندنی 400 نەمامی جۆرا و جۆری بەری لە کورتەک و دروستکردنی حەوز و سیازی پێویست. چوارەم خاوێنکردنەوەی ڕێگای کوێستانەکانی گۆرکسپێ و جۆمار و سیرنێ و سێکانیان و سەرشێخان و شێخ ناسر دوای بارانبارین بۆ ئاسانکاری و هاتوچۆی ئاژەڵداران و جوتیاران و هەنگەوانان. خاوێنکردنەوەی ڕێگای بۆڵی پشتاشان و سەورشکردنی بەشێکی ڕێگاکە لە ئەستێرۆکان بۆ بیانە، سیانەکردنەوەی ڕێگای کورتەک قڕناقە و سیانەکردنەوەی ڕێگای پردەشاڵ بۆ سەرنێڵ. شەشەم سەورشکردنی ڕێگاکانی ناوگوندەکان وەکو ڕێگای بنپاوان لە لێوژە، ڕێگای دەشتەنیوان لە ئێنزە بە هاوکاری خەڵکی گوند، بەشێکی ناوگوندی سڵێ، چەند ڕێگایەک لە ناوگوندی بایەوانە. حوتەم سیانەکردنەوەی ڕێگای سەرکان کۆیلە. هەشتەم چاکردن و چاوڕێژکردنی ڕێگای خەزێنە بە هاوکاری خەڵکی گوند. نۆیەم فراوانکردن و بەهێزکردنی پردی سەرنێڵ، سیانەکردنەوەی پردی سوورەگڵە و دانانی ئارامکۆ لە گوندی سەرخان. دەیەم پاکردنەوەی ناوگوندەکانی ئالیەڕەش، بەستێ، مارەدوو، ڕەزگە لە زبڵ و پاشەڕۆی ئاژەڵ. یازدە سیانەکردنەوەی ڕێگای گشتی کوزینە تا مارەدوو، چاکردنی ڕێگای سەرخان بۆ ئالیەڕەش، سەورشکردنی ڕێگای گوندی شناوە و ڕزگەی خوارێ و خاوێنکردنەوە و سەورشکردنی بەشێکی ڕێگای ناوگوندی ڕزگەی سەرێ. دوازدە دروستکردنی ڕێگای کوێستانی مالەخ و گۆمی کرمەسوورەوە بە هاوکاری ڕسپی و ئەنجومەن و خەڵکی دووگۆمان بە درێژایی 9 کیلۆمەتر. لەلایەکی ترەوە ژنان لە هەر چوار بەشی کوردستان و لە دەرەوە و لە زیندانەکان و لە بەرەکانی شەڕدا لە بەرخۆداندان لە پێناو ژنبوون و پاراستنی نێتەوەکەیاندا دەجەنگن و هەروەها کاپیتالیزم بە هەموو هێزی خۆیەوە لە ڕێگەی بەرنامەی تەلەڤیزیۆنی هەوڵی بە بووکەڵەکردن و بەکاڵاکردنی ژنان دەدات. بەڵام ئایا ئەم ژنە کلاسیکیە لەسەر دەستی کێ حەقیقەتەکەی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا؟ کێن ئەوانەی بە تێکۆشانی ژنی ئازادبوونە جێی شانازی و ڕێچکەیەکیان خۆش کرد تا چیتر سیستەم کار لە ڕۆڵ و هەبوونی ژن نەکات لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەوە؟ بێگومان ئەم حەقیقەتە لەسەر دەستی ڕێبەر ئاپۆ و فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ دەگەڕێتەوە. بەگشتی تونند و تیژی نەهی ژنە نەهی پیا و بەڵکو سیستەمی سەرمایەداری و داگیرکاری دروستی کردووە و هەروەها ئەو شەڕ و داگیرکاری ئەمڕۆ دژ بەگەلی کورد بە تایبەتی بەرخۆدێرانی ئازادی دەگوزارێت، تەنها لە بەرامبەر ژنی کورد نییە، بەڵکو لە بەرزترین ئازدا شەڕی نێوان تاریکی زیهنیەتی فاشیزم و نەژادپەرستی دەوڵەتگەرێتی و زیهنیەتی ڕووناکی ئازادی خوازی و ژینگە پارێزی و دیموکراسی ڕادیکاڵە. نزیکەی ساڵێک تێپەردەوێت بەسەر کۆبوونەوەی بەسەر کۆنفرانسی شەشەمی شارەوانی بناری قەندیلدا ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ هاتنی ساڵی نوێدا شارەوانی بناری قەندیل کۆبوونەوەی بە بەشداری سەرجەم ئەنجومەنانی شارەوانی ڕێخستووە. لەم کۆبوونەوەیدا کار و خەباتی ساڵێکی شارەوانی کە بناری قەندیل ئەنجامی داوە هەڵدەسەنگێندرێت
جگەرەوە بەرنامە و پلان ڕێژی بۆ ساڵی داهاتوودا دەکات خۆشبەختانە لەو ساڵدا شارەوانی بناری خەندی توانێتی کۆمەڵی پرۆژە و خزمەت گوزاری بە گوندەکانی بناری خەندیدا بگەێنێت کە ئەمڕۆ لەلایەن ئەنجومەنانی شارەوانیەوە هەم دەستخۆشی و هەم ئەو کارانە بەر سەڵسەنگێنران و هەروەها ئومێدی زۆری خەڵکی ئەنجومەنان و خەڵکی بناری خەندیل هەیە کە لە ساڵی داهاتووشدا شارەوانی بە هەمان شێوە بەردەوام بێت لە پرۆژە و گەیاندنی خزمەت گوزاری بە گوندەکانی بناری خەندیلدا بەگشتی لەم ساڵەدا بە هەمومان دەزانین کە زروفێکی تایبەت بەسەر جیهان داهات بە تایبەتیش ئەم زروفە کاریگەری لەسەر باشووری کوردستان و بناری خەندیلیژە هەبوو ئەوەی جێی دەستخۆشیەکە خەباتکارانی شارانی و شارەوانی بناری خەندیل بۆ ڕۆژێکیش دانەبڕا بەهۆی بەهێز هیچ بیانویەکەوە کە لە خزمەتکردن چونکە بەهۆی ئەم بارودۆخۆ خەڵکێکی زۆر ڕویان لە گوندەکان کردەوە کە ئومێدێکی زۆر هەبوو کە پێداویستیش زۆر هەبوو کە شارەوانی ئەنجامی بدات بەداخەوە ئەوەی کە لە باشووری کوردستان بەدی دەکرا زیاتر بۆ ماوەیەکی زۆر بەهۆی قەدەغی هاتوچۆ و بەهۆی ڕاگررتنی داوام و ئەوانە نەتواندرا خزمەتێکی ئەوتۆ بکرێت و بۆیە دەتوانین بڵین خزمەتی ئەوتۆ لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ناوچەکە بەگشتیدا نەبووە ئەوەی کە ئەنجام درراوە شارەوانی بناری خەندیل بە هەوڵ و هەمەتی خۆی بە دڵسۆزی ئەنجومەنان و بە هەوڵ و ماندووبوونی ئەنجومەنان و بە تایبەت دەستەی بەڕێوەبەریەوە توانراوە خزمەت و پرۆژە بە بەردەوامی بکرێت و لە ساڵی داهاتووشدا شارەوانی لە کۆبنەوەی ئەمڕۆدا پلان و بەرنامەی ساڵی داهاتووشدا دەنێت کە بۆی بە شێوازێکی بەرفراوانتر بتوانێت خزمەتەکانی بگەێنیتە سەرجەم ناوچەکان ئەوەی ئەمڕۆ کە لە داواکاری ئەنجومەنانی شارەوانی بە شارەوانی دەگات دەبێتە ئەولەویەتی پرۆژەی ساڵی داهاتووی بەرنامەی ساڵی داهاتوو شارەوانیدا بۆ خۆشمان چەندین پرۆژەکە نەمانتوانیەوە ئەم ساڵدا دەستمان پێ بگە دەیخینە بەرنامەی بۆ ساڵی داهاتوو بە ئومێدەوەی بتوانین کە سەرجەم ئەو پرۆژانە و بە تایبەت ئەو داواکارانی کە زەرورن لەسەری ڕابوەستین و بتوانین بناری خەندیل زیاتر ئاوادام بکەینەوە. پێویستمان بە نوێژەنکردنەوەی جادەی گوندەکەمەکە زۆر ناخۆشە ئەوانەی زۆر ناخۆشن دوام ئەو شوێنەی کە بۆم دەستنیشان کردی و شوێنی گەشت و گوزاریەکە ئەگەر تووشی لەسەر بکرێ و زیادر بۆ بکرێ زۆر باشە. بەڕێستانگەر ڕەزامەندی لەسەر ئەو تۆڕە بنوێن و گەر ئەو پرۆژەم بۆ جێبەجێکە. دوم خاڵ پڕ دەکەن لە نێوەندە گوندی پێویستە بە تایبەتی ئەگەر چۆ مەستا یان بچیوە سەرێ یان بارنی پێیاپەڕی جاگەر لان ئارام کوان هەشتاک گەر بۆ دابکەن بۆ جێبەجێ بکەن. بەڵێ وا دیارە ئەمڕۆ 15ەیە کۆبوونەوەی ناوبەرە ئەنجومەنەکان و دەستەی ڕێبەریوە هاوسەرۆکی شارەوانی بناری خەندیل وا دیارە دوو مانگ جارێکە دەستەی ڕۆبەری کۆ دەبێتەوە بەڵام کۆبوونەوەی ناوبەر ئەنجومەنەکانیش بەشداری دەکەن ئەوڕۆ لێرەکانەی نەکۆبووینەوە هەمومان گوێ لە دەخوازەکانی خەڵک بگرین و گوێ لە ئەنجومەنەکانی خۆمان بگرین بزانم چی کەم و کورتیەکی گوندی هەیە چی کێشە و مشکیلەیەکی بناری خەندیل هەیە گوێیان لێ بگرین و بە هەمومان بە هاوکاری شارەوانی بناری خەندیل و هاوکاری هاوسەرۆکانی شارەوانی بناری خەندیل و ئەنجومەنانەوە دەستەی ڕێوبەریش کار و خزمەت گوزاری بۆ گوندەکان سەرڕاست بێنین وا دیارە 62 گوندە 62 گوند لە ڕۆژێکدا کە 62 داواکاری دێتە شارەوانی بناری خەندیل شارەوانی بناری خەندیلیش یعنی لە ئاستی تەموحی خەڵکدانە بتوانن کە پرۆژە و کەم و کورتیەکانی هەر 62 گوندە ئەوەڕێی بێنن بگرە ئێمە تەموحمان زیاترێکە لە ڕووی میکانیک و لە ڕووی شۆفڵ و حەفارە و گەڵا بۆ ئۆشتانە بەڵام ئێمە بەگوێرەی توانای شارەوانی بناری خەندیل هەوڵ دەدەین ئەو کەم و کورتیانەی کە کەم کورتی زۆر گەورەمان نینە لە بناری خەندیل ئەو کەم کورتیانەی کە هەیە بگرێ بە هاوکاری هەمومان بە هاوکاری ئەنجومەنەکانیش ئەنجومەنەکان بەڕاستی پێویستن کە هاوکاری شارەوانی بناری خەندیل بکەن خەڵکی بناری خەندیش پێویستە هاوکار بێت لە ڕووی ئەوەی کە ئێمە ناڵێن هەر ماڵێک بڵێ حەفار و گەڵا بۆ شتەی خۆیە لە ڕووی ئیمکانیەت یعنی لە ڕووی مەحەناوێتیەوە هاوکاری شارەوانی بناری خەندیل کە بۆیی بتوانێت شارەوانی کار و خەباتی خۆی زیاتر بەڕێوە ببات و وڵای ئەمە ئەوڕۆ هاتوین لە نزیکەوە ئاگداری کار و چالاکیەکانی شارەوانی بناری خەندیل بین بۆیە ئەمڕۆ کۆبنەوەمان بوو ئاگداری سەرجەم کار و چالاکیەکان بین دیارە شارەوانی بناری خەندیل لەقەدەر ئەو ئیمکاناتی هەیەی لەقەدەر ئەو بودجەی کە هەیەی زۆر فەحالە ئەمە بەحقەت لێ ڕازین بەڵام لە ئاستەموعی ئێمەشدان نییە بەحقەت بۆیە ئێمە چاوەڕوانی زیاتری لێ دەکەین
شاروانیەکی زۆر فەحالە زۆر بەحقە جیاوازی نەکردووە لە نێوان هیچ گوند و ناوچەکەدا بەگشتی بۆیە ئێمە دەستخۆشی لێ دەکەین لێرەوە هیوادارم بەردەوام بێ لە سەرکار و چالاکیەکانی کە بەردەوامیشە شتی زۆری لە بەرنامەدا ماوە شتی زۆریشی کردووە بەڵام بەحقەت ئەمە چاوەڕوانی زیاتری لێ دەکەین ومێت دەکەین کە زیاتر هەڵستێ بە خزمەتکردنی ناوچەکەمان چکە ناوچەکەمان بە حەقت پێ بڵم حکومەتی هەرێم پەراوێزی کردووە بە بێنووی پەکەکە گوای پەکەکەی لێە بۆیە ئەمە هەموو ئومێد و هێوایەکمان لەسەر شارەوانی بناری قەندیل هەڵچنیوە کە کارمان بۆ بکە و ئیشمان بۆ بکات و جادە و ڕێگە و بانمان بۆ پاکاتەوە دنیایەک خوێنی ڕشتووە لە پێنا و ناو کوردایەتی دنیایەک شەهیدی داوە بەڵام بڵێن ئەو عیزبانەی کە خۆمان حیزبەکانی باشوور بە حەقەتی پێ بڵم لەوانەیە 20 حیزبمان 30 حیزبمان بەخێو کردبێ یعنی لەسەر نان و بەتانی ئیسەر مناڵەکانمان هەڵگرتووی خۆمان داومانەتە ئەسەر ئەوان نانمان بە کۆڵ هێناوە ئارمان بە کۆڵ هێناوە لە شاخەکانە داومانەتە بە ئەوان کەچی ئەوان ئێسامە بۆ نمونە ڕێگایەکمان هەیە لە کورتەکەەوە بۆ قڕانقە و 20 کیلۆمەترە ئەگەر هەر حیزبە و کیلۆمەترێکمان ئەمان بۆ بکە هەر حیزبە ڕۆژێک لە سەفرە و ساعی خۆی بگێڕێتەوە ڕەنگە زیادەکەمان بۆ قرتاو بکرێ و دەستی ئاوەدانی زیاتری بگاتێ بەڵام بەداخەوە تا ئێستا هیچیان بۆ نەکردوین. ئەجا پێویستیشن بە ئارامکۆیەکی هەیە ئەو دوو ئارامکۆیی کە هەمانن بەڕاستی خەرپاون زۆر ئەوە بوون ئەگەر لاپاو بێتەوە خۆ بەرکە ناکەن ئەگەر نوێژەنگ بکرێنەوە و ئارامکۆیەکی کەشمان بۆ دابینکەن بۆ پردەکە.